کەشمەکەشی دوو باڵی دژی ئینسانی لە هەڵبژاردننی داهاتووی تورکیەدا. هەڵبژاردننی سەرتاسەری پارلەمانی و سەرۆک کۆماری تورکیا ڕۆژی یەکشەممە 14 مانگی مەی بەرابەر لەگەڵ 24 مانگی گوڵان بەڕێوە دەچێت. ڕەجەب تەیب ئەردۆغان لە حیزبی ئیسلامی داد و گەشەپێدان ناسراو بە ئاک پارتی و کەماڵ قلیچدار ئۆغڵو لە حیزبی ناسیۆنالیستی کۆماری خوازی گەل دوو کاندیدی سەرەکی ئەم هەڵبژاردنن. ئاک پارتی کاتێک لە 21 ساڵ لەوە پێش هاتە سەرکار وەک حیزبێکی میانەڕەوی ئیسلامی لەلایەن دەوڵەتانی زلهێزی ئیمپریالیستی و سەرمایەداریەوە پێشوازی لێکرا. ئەوان هیوادار بوون ئەو حیزبە و کابینەکەی ببێتە بەدیلی ئیسلامی سیاسی حاکم لە ئێراندا. بەڵام سیاسەتە شکەست خواردووەکانی کابینەی ئەو حیزبە لە پشتیوانیکردنی ئیخوانەکان لە میسر، ئیسلامگەرە تونڕەوەکان لە لیبی، داعش و قاعیدە لە سووریا، هیوای ئیمپریالیستیەکانی لە سەرویانەوە ئیمپریالیستی ئەمریکای بەربادە. هەوڵی بێ ئاکامی ئەم کابینەیە بۆ یەکخستنی تورکەکان لە ئاسیای میانەدا و کۆماری ئازەربایجان و کۆتایی هێنان بە پرۆسەی ئاشتی لەگەڵ حیزبی کرێکارانی کوردستانی تورکیا واتە پێکاکاو کردەوەی سەرکوتگەرانە و بێ ئاکامی دژ بە حیزبی دموکراتیکی گەلان واتە هەدەپە بە شکەستەکانی پێشوویەوە زیاد بوون. بەڵام سیاسەتە دژە کرێکاریەکانی ئاک پارتی سەرەتا هێندێک سەرکەوتنی بۆ ئەم حیزبە لە بواری ئابووری سەرمایەداری تورکیەدا دەستەبەر کرد. بەڵام هەر ئەو جۆرەی کە پێشبینی دەکرا گەشەی بێناوەڕۆکی ئابووری ئەم وڵاتە درێژەی نەکێشا و بەرەبەرە قەیرانی ئابووری جیهانی سەرمایەداری یەخەی دەوڵەتی تورکیەشی گرت. نرخی دراوی ملی گەیشتە نزمترین ئاستی خۆی. گرانی و هەڵاوسان گەیشتە ئاستێکی بێوێنە. ئەم حیزبە لە 21 ساڵی ڕابردوودا بە گرتنەبەری سیاسەتی ئابووری نێۆلیبرالیستی بەشێکی زۆر لە سەروەتی بەهرەهاتوو لە کۆمەڵگای بەرەو سەرمایەدارانی نزیک لە ئاک پارتی هیدایەت کرد و کەلێنی نێوان هەژاری و سەروەتی چەند بەرابەر کرد. سەرکەوتنە سەرەتاییەکانی ئابووری لەسەر ناوەڕۆکی قەیرانی سەرمایەداری جیهانی و دژایەتی بەرینی کرێکاران دژ بە ڕیازەتی ئابووری جێگای خۆیدا بە ئابووری نەخۆش و داتەپیوی ئێستا و ئاک پارتی زیاتر زەربەپەزیر و لاواز کرد. بوومەلەرزە بەهێز و بێوێنەکەی بەرەبەیانی دووشەممە 6 مانگی فێڤریە واتە 17 مانگی ڕەشەمە کە لە ناوچە سنووریەکانی نێوان تورکیە و سووریەدا ڕوویدا پایەکانی حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغانیشی خستۆتە لەرزە. ئەم بوومەلەرزەیە کە زیاتر لە 58,000 کوژراوی لێکەوتەوە گەندەڵی قوڵی ئاک پارتی و کوڕەکانی ئەردۆغانی لە بەشی بیناسازیدا لە تورکیا ئاشکرا کرد. شەڕی ئۆکراین بوو بەهۆی ئەوەی نرخی تەوەڕم بگاتە ئاستی 44% و توانایی کڕینی چینی کرێکاری ئەم وڵاتەی زۆردا بەزاند. سیاسەتە سەرکوتگەرانەکان دژ بە نەیارانی حیزبی داد و گەشەپێدان و بە تایبەت دژایەتی لەگەڵ مافە دموکراتیکەکانی ژنان و خەڵکی کوردستان پایە کۆمەڵایەتیەکانی ئەم حیزبەی لاواز کردووە. بڕیاری ئەردۆغان بۆ هێنانەدەری تورکیە لە کۆنواسیۆنی ئیستانبول تەوافقێکی نێونەتەوەی کە بۆ پشتیوانی لە ژنان لە بەرامبەر توندوتیژی بنەماڵەییدا گەڵاڵە ڕێژی کراوە زۆر یەک لە ژنانی لەو حیزبە دوور خستەوە و ناڕەزایەتی بەرینی لەلایەن دروست کرد. ئەو لە ڕابردوودا ئەو ژنانەی کە منداڵیان نەبووە بە نیوەژن ناوبردووە. بە ژنانی وتبوو کە لانی کەم 3 منداڵ بخەنەوە و وتبووی ناکرێت لەگەڵ ژنان و پیاوان وەک یەک هەڵس و کەوت بکرێت. حیزبی ناسیۆنالیستی کۆماری خواز حیزبی ڕەقیبی ئاک پارتی لە هەوڵدا لە بارودۆخی ئابووری کارە ساتبار و سیاسەتە ئیسلامیە شکەست خواردووەکانی کابینەی ئەردۆغان سوود وەربگرێت و نظامی سەرمایەداری ئەو وڵاتە بخاتە مەسیری گەشەی ئابووریەوە. تا ئێستا ئەو دوو حیزبە شان بەشانی یەکتر لە حاڵی ڕقابەتدان. هێندێک لە کارناسانی خاوەن نەزەر وتویانە بە دەنگی خەڵک لە کوردستان دەتوانن ئەم هاوسەنگیە تێک بدەن.
20% لە جەمعیەتی نزیک بە 86 ملیۆنی تورکیا لە شارەومەندانی کورد پێکهاتووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم کەمینەی کوردەکان لە تورکیا لە کاتی دامەزرانی کۆماری تورکیەوە تا ئێستا کەوتۆتە بەر دژی ئینسانیترین سیاسەتی سەرکوت و قەڵاچۆکردن. هەردوو حیزب لە هەوڵدان تا دەنگی خەڵکی کوردستان بەرەو لای خۆیان برن. ئەردۆغان حیزبەکەی بە داکۆکیکاری بەرژەوەندیەکانی خەڵکی کورد دەناسێنێ. کەماڵ قلیشدار ئۆغڵو لە بەرامبەردا لە ڤیدیۆیەدا دەڵێ هەر کاتێک ئەردۆغان دەزانێ ڕەنگە شکەسپێنێت کوردەکان دەکاتە نیشانە و لەگەڵیان وەک تێرۆریست هەڵس و کەوت دەکات. بەڕاستی ئەمە جێگای شەرمەزاریە. حیزبی دموکراتیکی گەلان واتە حەدەپا کە لە نێو خەڵکی کوردستاندا خاوەن نفوزە بەبێ چوونە نێو هیچ ئێتلافێکەوە داکۆکی لە کاندیداتۆری قلیشدار ئۆغڵو دەکات. حیزبی کۆمۆنیستی تورکیە و حیزبی لیبرالیش پشتی قلیشدار ئۆغڵویان گرتووە و شانسی سەرکەوتنی زیاتر بووە. ڕاستیەکەی ئەوەیە کە هەردوو ئەو هێزەی لە هەڵبژاردننی سەرتاسەری تورکیەدا بەشدارن بە ڕێبەری ئەردۆغان و ئۆغڵو لە خزمەتکردن بە چینی سەرمایەدار جیاوازیەکی ئەو تویان بەیەکەوە نییە. ئەوان و حیزبەکانیان بەو هیوایان بەڵکو و بورژوازی تورکیا لە توندپێچە پڕ لە کەند و لەند و قەیرانە مەترسیدارەکانی ئێستا تێپەڕ بکەن. هەردووی ئەو کاندیدانات تەئەهودەکانیان لە بەرامبەر سازمانی ئەتلانتیکی شمالی واتە ناتۆ تکرار کردوتەوە. تەنیا چینی کرێکاری یەکگرتووە و سازمان یافتە دەتوانێ ئاڵ و گۆڕی جێی چاوەڕوانی جەماوەری بەرینی خەڵک لە تورکیا بەدیبێنێ.